چونکە بەڕاستی مەحروم بێبەش لەنێ ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. وەکو ئەنەسی کوڕی مالک لە ڕەسوڵ الله ئەجێڕێتەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمیەتی أفرمي دخل رمضان فقال رسول الله صلى الله عليه وسلم إن هذا الشهر قد حضركم وفيه ليلة خير من 1000 شهر من حرمها فقد حرم الخير كله ولا يحرم خيرها إلا محروم. رواه ابن ماجه حسنه المنذري وراه النسائي وأحمد وقال شعيب الأرناؤوط حديث صحيح. فرمي مانگی پیرۆزی ڕەمەزان هات رسول الله صلى الله عليه وسلم فەرمی هاوڵەکانم ئەوە مانگی پیرۆزی ڕەمەزان ئامادە بوو لە سەروەری و گەورەی و تایبەتمەندیەکانی ڕەمەزان ئەوەیە شەوێکی تایە کە شەوی لەیلەت القەدرە خواپەرستی خێری زیاترە لە 1000 مانگ زیاتر. هەچ کەسێک لە خێر و بێر و لە پاداشتی شەوی لەیلەت القەدر بێبەش بێ ئەوە لە هەموو خێر و بێر و بەرەکەتێک بێبەش بووە. هەموو خێر و بێر و بەرەکەتێک و ڕەحمەتێکی لە قیس خۆی داوە. و ئەفەرمێ هیچ کەسێ خێر و بێری ئەو شەوەی لە قیس ناچێ مەحروم نابێ بێبەش نابێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تەنها کەسێکی مەحروم و بێبەش و کیس خوراو نەبێ لە هەموو خێر و بێر و پاداشێک و بەرەکەتێک و ڕەحمەتێک بۆ خۆت مەحرومەکەی بۆ خۆت بەهرەمەند ناکەی لە خێر و بێر و بەرەکەتی دوا ڕۆژ و قیامەتت زاد و زەخیرەی زۆر کۆ بکەرەوە لەو شەوەیەدا